لەسەر پرسی خزمەتگوزاری و خراپی دۆخی سیاسی و ئەمنی لە کەرکووک و دوورخستنەوەی کورد لە پۆستە ئیدارەکانی شارەکە، حزبە کوردستانیەکان 3 ڕۆژ مۆڵەت دەدەن بە ئیدارەی کەرکووک وەڵامی دروستی حزبەکان بداتەوە. لیژنەیەکیش سەردانی بەغدا دەکەن بۆ کۆبوونەوە لەگەڵ هەرچێ سەرۆکایەتەکە عێراق لە سەردۆخی کەرکووک. لەم کۆبوونەوەیدا 2 تەوەر جەختی لەسەر کرایەوە و قسەی لەسەر کرا و گفتوگۆی لەسەر کرا. تەوەری یەکەمیان مەسەلەی خزمەتگوزاریەکانە لای هەمووتان ئاشکرایە پارێزگای کەرکووک بە قۆناغێکی سەختی بێخزمەتگوزاریە تێئەپەڕێ. لەم خاڵایە ئێمە باسمان لەسەر مەسەلەی 3 بەش کرد. بەشی یەکەمیان مەسەلەی مۆلیدە ئەهلیەکان و گرانبوونی پارەی مۆلیدە ئەهلیەکان. پێمان وایە ئەوە بارێکی قورسە لەسەر دانیشتوانی پارێزگای کەرکووک، دەبێ ئیدارە و حکوومەتی مەحەلی کەرکووک چاو بە بڕیارەدا بخشێنێتەوە. خاڵی دووەم مەسەلەی پاشەڕۆ و مەسەلەی ئەو خۆڵ و خاشاکەی کە لە ناو شارە کۆ بە بەردەوامی ئەبێتە هۆی بێزارکردنی خەڵک. ئەمە پێمان وایە ئەرچی محافز و ئیدارەی مەحەلی کەرکووکە شار پاک بکاتەوە و لێ نەگەڕێ شار بەو پیسێ بمێنێتەوە. خاڵی دووەم سێمیان ئەوەیە کە ئیدارەی شار بە ناوی خزمەتگوزاری و ڕێگاوبان کۆمەڵێک جادە و شوێنی تێکداوە کەم تەرخەمی زۆرەکرێ لەو شوێنانە، بۆیە داوا دەکەین بە پەلا ئەو شتانە چارەسەر بکرێ و ئەو بارگرانیی بۆ هاوڵاتیان دروستەکرێ ڕێی لێ بگیرێ. تەوەری دووەم تەوەری سیاسی بووە. هەموو لایەک دەزانن ئێمە لە پارێزگای کەرکووک ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی سیاسی بووینەتەوە و بە تایبەتیش پێکهاتەی کوردی لە دوای 16 ئۆکتۆبەر پشتگوێ خراوە و ئێمە جارێککە لەم کۆبوونەوەیە جەختمان لە مافە دەستوری و ئیدارەکانی خۆمان کردوێتەوە. جارێککە بەگوێی هەموو لایەکە ڕای دەگەیەنین کە چیتر حیزبە کوردستانیەکان و خەڵکی کورد و کورد لە کەرکووک تحملی ئەو بارە قورسە سیاسیە ناکە کە لەسەرێتی ئەو لادانی بەڕێوبەرە کوردیەکان ئیهمالکردنی کورد و لەسەر و هەمووشیانەوە مەسەلەی پۆستی پارێزگای کەرکووک کە استحقاقی کووردە و ئەمە جاریکە تاکید و جەخت لەو مافە دەستوریانەی خۆمان دەکەینەوە. حەزبە کوردستانیەکان هۆشداری دەدەن لە بەردەوامی دۆخی یاسای کەرکووک، داوای بەدەمەوە هاتنی بەغداد و هەرێم دەکەن، بە پێچەوانەوە هەنگاوی دیکە دەگرنە بەر. ئێمە ئەمڕۆ هەموو حزب کوردستانێک کۆک بوون لەسەر ئەوەی کە پێویستە هەنگاوی جدی لەو بارەیەوە بنرێ و مفاتەحەی سەر کۆمار بکرێن، مفاتەحەی سەر وەزیرا بکرێ و لەلایەتەوە مفاتەحەی سەرۆکی هەریان بکرێ. ناکری هەرێم خۆی بە خاوەنی کەرکووک نەزانێ بۆ لە کاتێکا کە بوو ئەم شارە بەدەست کوردەوە بوو هەموو نەوتەکەی کۆمپانیەکانی کورد نەوتەکەیان ئەبردو ئەیان فرۆشت بۆ ئێستا خۆیان بە ساحێبی نازان بە تاجار و حزبی دەسەڵات. بۆیە گرنگە بێنە سەرخەت ئەم جارە ناکرێت چیتر پشتگیری لە هاوڵاتیانی شاری کەرکووک نەکەین و بەتەنیا لە ساحەکەیان جیان بێڵێ. ڕێککەوتین لەسەر چەند خاڵێک، یەکێک لەوانە کە لیژنەیەک تشکیل کرێەوە، ئەم لیژنەیە سەردانی بەغدا بکاتوە بە ئامادەبوونی سەرۆکی کۆمار و وەزیرەکانی کە تایبەتمەندن بەم پرسێکە لە ئێستا کەرکووکێ ئامادە بن بۆی کێشەکان چارەسەر بکرێەوە. هەروەها دانانی سەقفێکی زەمەنی بوو کە لە ماوەیەکی کورت ئەمە نەتیجەی هەبێ و کاری لەسەر بکرێت. ماوەی زیاتر لە 3 ساڵە جگە لە دوورخستنەوەی دەسەڵاتی کورد لە پۆستە ئیداری و ئەمنیەکانی شارەکە، نەبوونی خزمەتگوزاری کارەبا و گرانی نرخی ئەمپێری مۆلیدەی ماڵان هاوڵاتیانی زیاتر بێزار و نیگەران کردووە. هەر بۆیە حزبەکان بەردەوامی ئەم دۆخە بە مەترسی دەزانن لەسەر داهاتووی پێگەی کورد لە شارەکە و داوای هەرچی زوو چارە سەرکردنی ئەو دۆخە دەکەن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.